ئەم کاتەتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە شاری دهۆک و بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی بەردەم هاوڵاتیان لەم شارەدا دوای تێپەڕبوونی 50 ساڵ بۆ بە پارێزگابوونی دهۆک دەمانەوێت بزانین خەم و کێشەی هاوڵاتیان لەم شارە چییە و بەرپرسانی ئیدارەی ئەو شارە وەڵامیان چی دەبێت؟ پیرۆزبایی لەوە دەکەین 50 ساڵ ینی بەری 50 ساڵ دۆ بووە ماچه دایه من کردستانه کوردستان چی نەدایتە؟ پرنگی معاش ده ساکی کاش معاش دای من یعنی گرفتی تا معاشە؟ نه نه باشە شول چەوایە شول چەوایە لە دۆ؟ الحمد لله باشه باشە لە دۆ؟ کارەبا باشە؟ كهرباء والله ضعيفه بس نعم باشه زایفە بەز بەڵێ فەرم كنت شولت كردستان داعي هل الدنيا خيرينينا یعنی ئەو حاجی دەبێژە شۆل ینی والله دابا تبجي بس حكمة خلاتك اجري تبيا معاش تبا بيراميرا خرقة خرقت عتربانة والشارع تشتربانة مشاريع تشتربانة او تشتربانة كردستان بەس خەڵکی پیرەمێردش لازمە ژیانی لا لا جيان نبتن هر ايتي تشار معاشوات دريد ابا تظني اش درجيت بيجن بجسارة جيت بيجن تظني هادشي روجي كابري حكمة يا حكمة التقصير نجري باشە شول چەوایە لە دهۆک کار و کەسابەت چەوایە وتذكر كسبب قايم خوبكات هي نكنينه یعنی شول هەنە يا شو الحياة خوبكات عملية بيت جابوا يبيشون يبكي شو لك بده سال از بطال بدرجه تو 10 ساڵە بەتاڵی بده سال از بطال یعنی 10 ساڵە تانوکە شولی تەنی ابد باشە ئەو باژێر پێویستیاوی چنە ینی من اختصاصي بزانە خەڵکێک دەبێژی دهۆک سنووری وی دگەل تورکیا نزیکە تجارەتێکی وی باشەیە خەڵکی وی زەنگینە ڕاستەوە خەڵ نوصيات دو تتحسب كلمة دوسي طبقة طبقة هي طبقة زنجينة يا هي طبقة وسط يا هي طبقة فقيرة فەقیر زێدەنە یان زەنگین والله برابط الفقير زيادة فقير. فقير زيادة کرێخانی چەندە كريخاني جرانا جرانا بر اوارا ئاوارە مشانە بۆ پرۆبلەم چێکرد اوارا قالك مشكلات بودوي كتشكرين زورن ايجارات خانيات جيرانن خلكي بيتشناب على فقيره شول نينا وكي هنجير بجد ڕێگاوبان چەوایە ڕێگاوبانی شەقام جادە چەوایە باشە هب خوبكات مراسيل ما طنجين هالو شلون ما تك ايديك بقابت باشە ئەگەر بە سەراحەت بۆ من بێژن تەعاملی پارێزگار و ئیدارەی پارێزگای دهۆک دگەل خەڵک چەوایە هون ڕازین بديت تظني بري خذ بخو مصالح انا هيك هاي مصلحه طويله رجال محافظه ان مصالح هاي دي بجيت باشا هيك هاي تظني دي بجيت هون چ دەبێژن باشە ئیدارە خزمەتێکی باش دکە ئەم باشە عام باش تو چ دەبێژی باشا توش باشە بس شو الكيمه شو الكيمة؟ كيمه 50 ساڵ لە خەڵکی دهۆک پیرۆز دەکەین بوو بە پارێزگار باشە کێشە و گرفتی شاری دهۆک چییە پێویستی چی هەیە دهۆک والله پێویستی ئاوێدانکردنەیە وەک وەک خودێ شارعێت me کێمن شەقام نینە شەقام نینە جێ سیاحەتێن نەمایە یعنی شەقام هەنە بەس کەمە 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 داروبار کێمە داروبار کەمە داروبار کێمەرێ وڵە بەس ئاریشەیەوە شەقام و خۆدێ- داروبارە خودێ زۆر کێشە هەنە بەس ئەوە پێدا چۆن بکەم باشترە باشترە یعنی دەستپێکی شەقام و باشی مەسەلەن داروبار بچین سەوزایی. سەوزایی و نەمایە جێ ئیک دەرکەوی نەمایە نەمایە باشە دەبێژین کارەبا نییە لە دهۆ کارەبا زەحمەت بووە ئەمپێری مۆلیدا بە بەراورد لەگەڵ هەولێر سلێمانی ینی وێ باژێری زێدە گرانترە شتی وسا هەیە خود دو يعني دو گله گله گرونه کارم گرانە گرونه کارەبای وە باش نینەیە نه اونو باش نکارم حقیقت کارم گله گله ضعیفه باشە دیتناوە چما فەرقەکێ لە هەولێر کارەبا ینی هەرزانترە لە دهۆ گرانترە ئەو ینی ئاریشە چییە و سەدەم چییە خود آرشاوی ما تبی همه ارداشتی هیچ بید
همین عندنا شيء هذا قبل هذا كورب ارزان ترى بلا جران ترى بوش جران كان يعني هون ئەو پرسیارە دەکەن باشە نکارن دەگەل پارێزگار بە ئاخەون بێژن چما کارەبا گرانترە لە دهۆک ناكن او ناكن بوما ده بيجن كان وش قصد دروز كان يبوش ده يعني ڕاز نابێژن لا راس نابێژن. دەبێژن مە چارەسەر دەکەن وش قصده هذا بن حصل نزل كده صار اجد كان ژیانی وە چەوایە والله باشتر باشە اكيد باشتر کارەبا باشە والله كهرباء خرابه بنزين باشا؟ بنزين خرابه هرت خراب بنزین خراپە طبعا خرابه قرانه بالنسبه قبل دفنا الفيرا من سلطين لازم بنافسها مدكن او 450 تقولوا شوف 500 الفيرا ام بدني 750 والله قرانه ابو علي يعني بنزین گران قرانه دهۆک لازمە چ بێتەکردن والله لازم كهرباء بيتك تشيكرن کارە ما خلاص كانش مواليدا وبشتهنجي بنزينجي يعني كان وسط ما بينما مثل نابد مثل عالم شتا فينا بخبرتة الجمبوري الفايدية ها بين صدى ام دينها يعني غدر دێتەکردن قدرتك مش فقيري لازم علاج كيف كذا حكومة لازم حكومة ثانية مع عمل هي ان شاء الله شبكة ولا ابانا تشتغل خدمات يعني شارع باشا شارع جيت كابن قديم من هامي قديم قديم لازم بيتها يعني آباء شاكل بشكل طبقة إذا أنا سال علاج كيف كان باشا دای حاجی سلااو و ڕێز چاوای باشی ژیانی شاری وە چاوایە ژیان لە دهۆک چاوایە کاسبی هەیە کارەبا هەیە تشتێکی نزانم هەرم خۆ بێژنەوەیت زەنگین ینی چما ینی خەڵکی فەقیر ژیانی وی سەختە قورسە ئاوڵە فەقی هەی فەقیە زەنگی جەی زەنگینە ما بە هەمی پسیۆرەوە باشە لە دهۆکێ خەڵکی فەقیر زێدەن ئارێ خودی زیردانە ژیان زەحمەت بووە ئارێ خۆدەگە لە زەحمەتە فەقی واکە بەمینە فەقی بە دەرنەبیری ئەو چشتی لە تو شول دەکەی نا بابۆ ئەی بێپەلیری کردم دکڕی ئەی باش ینی تو زەنگینی مادە الحەمدولیلا بلا زەنگینەی خودی بیت نەیە بەنیۆ باشە شارع باشن شەقام باشن کارەبا باشن تو خۆت زانی ڕاستوڵە من دۆک پێویستی بە شەقامە جادەنە ئاوە کارەبایە مدوكي بري همي تشتي كهرباء کارەبا بس كهرباء وقتي او بوشة خدمات بوش بس اوف وكهرب كهرب نينا ايجارنا كهرب بس كهرب هبت هكا كهرب نبتن هكا عرفانوس بهم الجندي بد هناك عرفانوس بدك بري لمبا شرا بەێ زۆر باشە کەسابەتی هەنە شول هەنە لا والله شول نينا شول نینە لە دۆک ايجارنا شول نينا نينا. أصوصتاي كوشيما أنو كازي بطالم خلق بيوني شول چەندە تو بێکاری خده بهيوات من ملمول حتى خونيا كيشكم هيوات نينا شول هەیڤک أري والله هيوات كامل شو ايجارنا شول نینە نينا ولا نينا ما متزون السيارة خلق دوكي خرب كان شول نينا هذا الدكان هذا الدكان بلا خدي ترزن شو نينا شول نینە توش کار دەکەی هس والله من بالي كارت كده بەس نوکە تەقاوت قوة نشم بەڵێ ینی شول نینە نا، شول لازمە نینە. پارە بێتە سەرفکردن بودجەکی باش ئاوەدانی دەست پێ بکات. مشاريع من شكل جناب من شكل كمقاولات نينا حميت الراوسطاينا حكمات شول نوكت عامل راوسطا شول نينا بەڵێ زۆر سپاس حاجی سڵاو و ڕێز بەری 50 ساڵ دۆک بوویە محافەزە بوویە شار باژێر نوکە دۆک چاوا دەبینی باش باشە چ شتێک باشە دهۆک دووکە باشە ڕاتە الحەمدلله کارەبا باشە ناوڵە کارەبا نەباشە کارەبا نەباش نەباشە ئەدی تەندروستی باشە دکتۆر باشە خەستا باشە 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 بەس کارەبا نەباشە کارەبا نەباش بەس کێشەی دۆک کارەبا ئەدی شارە باشە شارە وڵا باش. شارعی توێژێک تێمن تێم لازمە بێتە چێکردن ئارێ وڵا کار و کەسابەتی وە چاوایە نوکە خدي باشا الحمد باشا. نعمته ینی نوکە و بەری چەند ساڵێک فەرق چێ بووە خدي بري شدك خيران بو شو زعيم بو بس بقى الحمد لله شو شترا باشە دۆک چ لازمە بێتەکردن خدي دوكي بشكل ما وضعي يمادي خوش بيتن ان شاء الله هم تيجي شي بيتن هم چ كده دەخوازی قدام تخوزي يعني موشة بردوان بيتون بەردەوام
تكو سجل ده موشة كموشة ده بيشو جنوبي باشە ئاو کەهرە خدي كراب قشتي نابوشة كربني نابوشتي كهرب خراب. خدا خراب پارێوی زێدەیان کەم خدي بورا قال لك زيدايا زێدە اكاد بخاري قال باش بنزین چەوایە خدي بنزي كورونا ئەویش گران انا والله خارج 450 برب 750 قلنا على ما فقير الجاره كاسبه يعني يوتشي بيتن جم حسك تنسرح حكمة هرمي كم كربا كذا باش تەناهی چەوایە تەناهی خدي اورامي باش الحمد لله ئارامی ینی تەناهی دەبا هذا رجائك دۆک چەوایە ڕەوشە ژیان دۆک چەوایە روش دو خوشة وأيدية ینی تەناهیە وتناهية بس مشكلاتها مشكلة كهرباء کارەبە كهربجي خوشة بس قافات بتا 22 23 ها التمرين دا مولد شول بكن دا بارش عالمي بالصين باش هون دگەل ئیدارەی پارێزگا دهۆک نائاخابن تێکەلیەوە هەیە ما كان بارز قال ايدي اداره كان انجمن روجكي هات نسيكي قلنا عالمي كوش مشكله انا یان دگەل عالم تێکەلی ناکەن لكن هم تغرفه الوراني رنشتينا وبال داينو مع شوانجي فوله وداره ینی خەمی خەڵک خەمی لا 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 تو جارێک سەردانێ وێکری نە محافظ ناچمس چما متقاعدهم راتب بێژەوە پارە زێدە گرانە مۆلیدا بێژەوە إيمانية بيجن عالم خريط بيجن البيج بوش سليماني يبدو هزارايا الأربيلة بسيوني فابوش الفيري بينجانا ونداينا شولي ینی بدیتنا تا فەرق دێتەکردن بچاوا هەندێک جار دەبێژن جودایی هەنە دۆ کەسابەتی کەمە فەقیر زێدەنە ئەو ڕاستیە دنيا بريجي هر يهو صابو هر وصاب. فقير هبو وزنجي جابو وقت پیغمبرش وەقتی پێغەمبەر صلوات خود السلام باشە ئەگەر مە بێژینەتە تو وەکی هاوڵاتێکی دهۆک ینی چ دخوازی بێتەکردن حکوومەت چ بکە بۆ حكومة شي تشتي بواش بكاتا ماريو وق. باشا واي كمي تشتي ینی جیۆنە چ عالەمی لازمە بێتەکردن بۆ دهۆک حكمة دەنگێتە بۆ حکوومەتە بەڵێ. داخوازیێتە چێ بۆ حکوومەت والله دو خوزيت من بوشي بيتو شارع چێ بکە شارع او شيكاتو كورا بيت خسته دخوازي. همي تشتي هاي بس زيادة اللي بكي ئێستا ئێمە لە بەردەم پارێزگای دهۆکین دەمانەوێت خەم و کێشە و گرفتەکانی هاوڵاتیان کە بەر لە ئێستا خستیانە ڕوو لە ڕێگەی بەرنمەکەمانەوە بیخینە بەردەم بەرپرسانی ئیدارەی ئەو شارە بابزانین وەڵامی ئەوان چی دەبێ و سەبارەت بە دیدارەکەش کە لە دوێنێەوە ئێمە هەوڵی ئەوە دەدەین یەکێک لە بەرپرسانی ئەو ئیدارەیە قسەمان بۆ بکات بابزانین چیمان پێداڵێت. لە دوێنێەوە هەوڵ دەدەم لەگەڵ یەکێک لە بەرپرسانی ئیدارەی پارێزگای دهۆک گفتوگۆ بکەم بە تایبەت دکتۆر فەرهاد ئەتروشی پارێزگاری دهۆک لەگەڵ بەڕێوەبەری پەیوەندیەکان کاکەژار قسەم کردووە کە مەوعیدێکمان بۆ دابنێ ئەمڕۆ 50 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بە پارێزگابوونی دهۆک خەمی خەڵک کێشە و گرفتەکانی خەڵک وەڵامی پرسیارەکانی خەڵک بداتەوە بەڵام ئێستا قسەم لەگەڵ کردن وتیان کاتمان نییە ناتوانین گفتوگۆتان لەگەڵ بکەین پەیوەندیم بە جێگری پارێزگاری دهۆک کاک عوسمان کرد لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەویش وەڵامی تەلەفۆنەکەی منی نەداوە ناچارم لە ئیدارەی پارێزگا بەجی بهێڵم بچمە ئەنجومەنی پارێزگای دهۆک لەوێ بزانم لەگەڵ ئەنجومەنی پارێزگای دهۆک میوانێک بدۆزمەوە بەڵکو خەمی خەڵک و کێشەی خەڵک بەشێکی پرسیارەکانی ئەوان ئەنجومەنی پارێزگای دهۆک وەڵامی پرسیارەکانمان بدات. خەڵکێک گلەی دەکا کە جیاوازی دەکرێت لە نێوان شارەکان لە نێوان دهۆک هەولێر سلێمانی ئەمە هەتا چەند ڕاستە؟ بگومان ڕاستێکە بۆ هەی
او بجال بردست وزارت 68 صد الهولير صرفت كان يا دجل سليمانيه صرف بيتن انكو او حصه وزارتا او كو وزارتا تمينيتن بروجيت وزارتا يلسر استي بوجا هيدا او بتل مركزي تنا صرف كان ناه توارا او برامبر بوجي قالك بتل ليتن اوش لا ديفا دهوك وكو جرخاناوي افانويا جرخاناوي افانويا ابرو كمستثمرك بتدهوك لقاءوي ديل ديفان بيت عن الجهه كدي بيت نهايه تبري تا وقت فروك خانه نبيت وقت تا استثمار ركبو استثمار هو خوش نبيتن هميتشنا هفليرو سليمانيش بهنده حركه يا استثماري وان يا كتي هفليرو سليماني دهوك فراموش بول فيلايده اوجي سياسه حكومه تحريم كردستان مينتن كاتشواشت و دابش كرني و اهتمام وجرينجي بدات بەڵام ئەگەر بەراوردی مێژوو شاری دهۆک بکەین بە بەراورد لەگەڵ هەولێر کە مێژوویەکی دێرینی هەیە لە بوونی بە پارێزگا دهۆک شارێکی تازەیە 50 ساڵ تێپەڕیوە لەسەر بوونی بە پارێزگا پێتان وانییە بەراوردکردنی بە هەولێر کە پایتەختە بەراوردکردنێکی ڕاز نابێ اگر افروكا و بسياريش شيمي بسياريش ريبري شنوار بكين باش نيزكترين اكتشاف انكو يا كشف كري جهه هاي دهوك الهمي منطقه كفنترا دهوك حضارات وشهرستاني فيل باجري قال كفنترا بەڵام تۆ ئێستا لەگەڵ ئیدارەی پارێزگای هەولێر لەگەڵ ئیدارەی پارێزگای سلێمانی قسە بکە دەڵێن کاکە یعنی ئەوەی بۆ دهۆک سرف دەکرێت بۆ پارێزگای سلێمانی سرف نەکراوە ئێوە بەڵگەتان هەیە لەوەی کە دهۆک پشتگوێ خراوە پشتگوێ خراپ تاكيد من الملانات السياسيتنا بين هفلير وكو مركزي اشاشكاوي مركزي بارتي جرينجيب سليمان ايكاتي همي فوكس اقول سليمانيا كري بلا بروف اديش مجاملات او دار كبير فوكس خسر هفليريا استحقاق انتخابي اگر دهوك برچاف ورگرن دهوك هندي وباجر هميا يدنگات تينيتن توي واريدا برانبر دهوك فراموشكريا بس دهوك دان مضمونه بس مضمونه حتى كان مضمونه بلا اكو علامه استفهامك بيدفيردا دهوك جي خلقي هاي هشيار بوي اوروب بهزارة اكاديميه هاي كم ترخميك لاداري كم ترخميك لاداري باريس يعني لحكومته لا اداره دانينا لحكومته ولا مركزه مركز صراع عماد ديال بغداد ومركزيات كيم بيتن انا قصي زور لسر اويا پارێزگای دهۆک ناوچەیەکی سنووریە لەگەڵ تورکیا و دەهاتێکی باشیشی هەیە او جهه دهات لي تشن بيويستا يعني خصوصيات تايبتمنديك بوجه هابيد باجر راكي وكي زاخو الجندكي بتني صد شهيد بتريد داين يعني لا مركزيات باشا بو لا مركزيات قالك باشا وبجدجي ام قال داين لا مركزيات هكا دهوك تشيت فيغاوي تافرو كذا بريار بدان دهوك تشيت لا مركزيات تشيت اداره خوب كات تشيت راتب واجب دات وتشيت بوجاجي هابيد كارب بكذا بۆچی بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان تێبینی ئەوە دەکرێت کێشەکانی دهۆک زێدەتر بن کێشا کارە بێمەیە هەی لەسەر ئاستێ شەبەکە یا نیشتیمانی غەدرەکە مەسن لە دهۆکێ تێتەکردن و هەمی لایەنێت پەیوەندیدار سەرۆکاتی ئەنجومەنێ وەزیرە وەزارەتە سامانێ سروشتی و یا کارە بێژی پێتە ئاگادارن ئەگەر چەند بەرهەمینانە کارە بێ الكردستان بلند ببتن بونمونه الوی بهارق و هر دو بنداوت دکان و دربندی خان او هر بلندی طاقت خویا برهمهنان بون لی پشکا دهو که اش 350 مگاوات زیده تر در باسند بو کت حالت که دهو که محتاجی 1100 مگاوات نبو هنده کو کار بو سرانسری پارێزگا ها دهۆ که بێتە تأمین کردن کەواتە بڕی ئەو کارەبایی دێتە دهۆک کەمە زۆر باش ناکە هەموو لایەنیش ئاگەهدارن لەوە باشە سەر ئێمە بابینە سەر داهاتی پارێزگای دهۆک سێ دەواازەی سەرەکی هەیە سنووری لەگەر دوو وڵاتی گرنگە سووریا تورکیا داهاتی هەیە بەنداوێکی گرنگی هەیە یعنی بۆچی دهۆک ناتوانێت یعنی ژانی خەڵک باشتر بکات بە بەراو لەگەڵ شارەکان یان هەر وەکووان بشی وان مەسەلا هەمیادا زێدەباری ئەو دەواازێت و داهاتێکی باش بۆ هەرێما کوردستانê تێتن زێدەباری هەبوونا
ورزت هر فعالیت پترول در اینانا پترول سنور بهدینان دا لیل آست وان همی پیگیریا و در انجامت باشد که حکمت هرما کردستان کتن ما گله یکی های که او بودرو که تکران رنگل آست و نبیتن بقدر داهاتەکەی نبیتن شلای که دجی و اشبیر نکه کامران که حتی مال دهو که نزیکی 9000 فرمان برایت هین کود بتا 10.8 اش رجا فرمان برایت هرما کردستان تواوی یعنی بله رجای یعنی فرمان برانی کمه زور کمه براورد اوی دهاتی جی اوجی خوب خو کساده که تخت بازار رد خو که یعنی هم رجا فرمان برایت ما که ما رجا زیده یا فرمان برا پاره که باش سیوله که اختت بازاری دا اوجی تویدا منینه و ام بارسویکی کن دایما ام بارسویکی کن با حکومت هرما کردستانه بەڵام ئەوە لەسەر ینی ئەمە لەسەر حیسابی خەڵکی دهۆک نییە هاوڵاتیانی دهۆک نییە زۆر جار ئێمە جێبیستی ئەوە دەبین بەڕێزفەهمی لەوەی ئیدارەی دهۆکیش مقەسەرە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئیدارەی پارێزگای دهۆک لە خەم و کێشەکانی خەڵکی دهۆک دوورە رنگ مقصر بینواجی راستا اداره پارێزگاه ها دهو که همیجی ام این کارنا که این کمجی تقصیریت خویت هین هر ایکش مهندی خو هر ایکش مال گور برپسیاریا خو بس ناچه بتنجی تو خلقه کی ببش بکش مافتوی والله رفتارا من آنیا برادره که دی والله دگل وزیره کی آن دگل اوه کی خرابه باشه لا مرکزیت بو ایوه چارەسەرە گلک ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگای دۆک داوای لا مرکزیت لا مرکزیت ام داوا لا مرکزیت کن و بفيجي از باورت كام او غبنو شعور بقدر ام كان شنوطو ايكي ورا حتى في غافي از باورت كام اتوقت قياسي داد چاره سر بتن مثلا بروجيت استراتيجي داد مثلا فروكا خانه مثلا پالاوگه که مصفا که مثلا ریک و هاتنو چونت میا مثلا یا خدمت گزاریت باشتره مثلا آودانیه افان آخر که از جبرکو راستی یعنی واقعا که بما وسطا خفیت مگوت تا باشترین دهات اجبهدینا و پارێزگه ها دهو کتتن و کمترین تخصیصات بو اوی خلکی تنه باشه حکومت چی بکە حکوومەتی داهاتوو پێویستە چی بکە بۆی بژێوی ژیانی هاوڵاتیان لە دهۆک ڕێژەی بێکاریەکەش کەم بێتەوە اكيد رجا یا هجاریه رجا بێکاریه رجا پروژه استراتیجی رجا یا خدمت گزاری و پیشدا چون همیلا هکی دا امکن بینیم بس اوجی هنده ناگهینی تنکو چونه هات یک کەمی کارەبای نیشتیمانی و بەرزی نرخی سوتەمەنی و بنزین لە شاری دهۆک و خراپی ڕێگاوبانەکانی ئەو شارە وەک هاوڵاتیانی شاری دهۆک باسی لێوە دەکەن ئەمانە لە گرنگترین ئەو کێشانن کە ئەم شارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پێوەی دەناڵێنن ئەوان نایشارنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان وەک پێویست لە خەمی هاوڵاتیانی شاری دهۆک نەبووە چاویان لەوەیە حکوومەتی داهاتوو ئاوڕێکی جددیان لێ بداتەوە و بودجەیەکی باش تەرخان بکات کە هاوشێوەی شاری سلێمانی و هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.